سەرەتا پێش هەموو کچێ ئەو 15 شوبات کە 25 ساڵ لەمەوە پێش کۆلەکۆمێکی نێودەوڵەتی هەمبەر بە ڕێبەری گەلان ڕێبەراپۆ کرا ڕسوا و شەرمەزار دەکەین و ئەوەیش دەڵێن کە تاکەتینا ئازادی ڕێبەراپۆ لە بواری جەستەییدا ئازادی ڕێبەراپۆ مسەوگەر نەبێ هیچ گەلێ ئازاد نابێت. گەلانیش زانیان کە ئەم حرەکەتێکی ئازادی خوازە بە زەرەری تەواوی دەسەڵاتدارانە. هەروە خاترە هەڵسان بۆ ئەوەی کە حرەکەتی پەکەکە لە بین بوون هاتن ڕێبەراپۆیان گرت و پێیان وابوو دژمنەکان پێیان وابوو کە بەگرتنی ڕێبەراپۆ ئەم حرەکەتە کۆتایی پێتێت وەو خاترە هاتن بۆ گرتنی ڕێبەراپۆ و ڕێبەراپۆیان گرت. بەس ئەوەیان نەزانی کە ناتوانن بەگرتنی ڕێبەراپۆ ئەم حرەکەتە لە ناو بوون چون ئەم حرەکەتە حرەکەتی یەک کەس نییە تا بڵێ یەک کەسە کە مەسەڵ ڕێبەراپۆیەکە ئیتر کە بگیرێ حرەکەتەکە لە بینەچێ و نیشانی ئەویچە کە هێشتا ئەم حرەکەتە هەر بەردەوامە ئەمە یەکە لە هەموو جێیەکانی کوردستان و ئەم هەموو هەواڵە تێن بۆ ناوی ڕێزەکانی هەواڵان و تێن بۆ ناوی گریلاو ئەم هەموو شەهیدیشمانە هەیە لە تەواوی پارچەکانی کوردستان. من بخۆم لە ڕێگای ڕادیۆ مەزافتامیەوە کە حدودان ساڵێک بۆ ساڵ و نوێک زیاتر دەبوو لەگەڵ هەواڵان تێکەڵایم پەیدا بوو سەردانی هەواڵان دەکرد و کاتێک کە خەباری هەواڵی ڕفانی ڕێبەر ئاهۆمان بیست لەگەڵ چەند گەنجێک لە پیران شارەوە چین بۆ شاری ئورمێ لەو قۆناغی ئەو کاتیدا ئێمە ویسمان خەڵکی تر لە مۆزۆ ئاگادارکەین دۆستان و دۆستانی نزیکی خۆمان و دیتمان نەک تەنیا کەسانێک کە نزیکەوە ئەم حرەکەتە ناسن بەڵکو خەڵکی تر زۆر پێش ئێمە ئامادەکاری ئەم مۆزۆی کرد و خەڵک لەسەر جاتێ و ئەو قۆناغی ئەو کاتی کە ئێمە بینیمان بەڕاستی من وەکو خۆم ماتمای مابووم لەبەرەوەی ئاشنایەکی بەو شێوازەی گەلی ئێمە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ پەکەکە و ڕێبەر ئاپۆدان نەبوو. تەنانەت هەستم بەوە کرد کە بەڵێ ئەم قۆمبلۆیە قۆمبلۆیەکی مەترسیدارە نەک تەنیا دژی پەکەکە و دژی پەکەکە و ڕێبەر ئاپۆیە دژی تەواوی گەلانی ئازادی خواست و تەواوی گەلی کورد لە هەر سوای پارچەی کوردستانە. تەنانەت شێوازی سەرەڵدانی ئەو کاتی کە لە شارەکانی وەکو مەهاباد و پیران شار و ئورمێ من تێیدا بەشداری بووم هەر کەست دەبینی لە مناڵێکی 7 ساڵی تا پیرێکی 70 ساڵ دەبین لەناو خیاباندان و کۆمەڵی خەڵکیش کە لە قۆناغی ئەو کاتدا کە جێگای بایغیان جێگای خۆیەتی کە باسی بکرێ لەبەرەوەی دەیانهەویست ڕەوشەکە بەرەو هاڵۆزبوونێکی مەترسیدارتر بەرن بۆی کە خوێنی خەڵک بڕژێت ڕووی هەمووی ئەو خەڵکە لە داگیرکەران و کەسانی کە ئەم پیلانگەرەدا جیانگرت بوو بەڵام دەیانهەوێت شێوازی دروشمەکان بگۆڕن کە بۆ ئەوەی کۆماری ئیسلامی ئێران زیاتر هێرشکاتە سەر خەڵکەوە کوشت و کوشتار و قەتڵعامی زیاتر بێتە پێشەوە. بەڵام لەم قۆناغەدا هەچەند لە شارەکانی وەکو ماکۆ و سەڵماس ئورمێ و سنەدا کۆمەڵی هەواڵی ئێمە شەهید بوون کۆمەڵی خەڵکی وڵات پارێز لەم قۆناغەدا شەهید بوون. بەڵام دەستپێکی شۆڕشی نوێی گەلی ئێمە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەڕێبەرایەتی ئەم بزوتنەوەی دەستی پێکرد و هاتنی ئەم قۆناغا لەگەڵ ئەوەیدا خەسارێکی گەورە بوو بۆ هەموو گەلی کورد. بەڵام ڕاستینەی ئەم واقعەش کاتۆ شرۆڤەی کەیت لێکدانەوەی بۆ کە لە 99 تا ئەوڕۆکانە دەبینی بەڕاستی گەلی ئێمە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ڕووی زیانی و هەم لە ڕووی خەباتی کوردستان مەحوەری پێشکەوتنێکی خۆی پێشکەوتنی بەخۆوە بینیوە. من وەکو ژنی ڕۆژهەڵات وەکو دایک شەهیدێ ئەم پیلانگەریە شەرمەزار و ڕسوە و مەحکوم یەکەم ئەم تۆتەعی نێودەوڵەتیە فەقەت لە بەرامبەر ڕەهبەر ئاپۆوانەوە لە بەرامبەر گەلانی ئازادی خوازی جیهان بووە. دوشمنانی کورد گەرەکیان بوو بەگرتنی ڕەهبەر ئاپۆ گەلی کورد نابوتکەن وەلی نەیانتوانی گەلانی کورد بەهێزتر بوون لە هەر چوار پارچەی کوردستانە و هەڵوێستیان نیشاندا و لە سەدها کەس لە شارەکان ئاگریان لە جەستەی خۆیاندا بۆ ئازادی سەرۆکاپۆ و هەروە لە ڕۆژهەڵاتی کوردستان خۆپێشاندان بوو لە توا شارەکانی کوردستان خۆی پێشاندان بوو هەروەها لە شاری سنا
خۆم کەسێ بووم کە لە ناو ئەو خۆپێشاندانە بووم و بەدەها کەسمان شەهید بوو لە ناو ئەو خۆپێشاندانە. بەدەستی نیروگەلی ئەمنیەتی ڕژیمی دیکتاتۆری ئێران شەهید بوون. جێگەی هەسرێرە یاد و خاترەی ئەو شەهیدگەلە پیرۆزکەین و ئێمە هاینە سەر ڕێگە و ڕێباز خۆمان و تا ئازادی فیزیکی سەرۆک ئاپۆ دەست هەڵ ناگرین لە تێکۆشان و خەبات خۆمان، چۆن سەرۆک ئاپۆ هێزێکە کە بە ئێمەی داگا ئێمە پشتیوان و تا ئاخر نەفەس پشتیوانی ڕەهبەری خۆمانین.